ئەمڕۆ 5/6/2008 بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ دەرسی سێمی سیرەی پێغەمبەری نازدار بین عەلەیهی سەڵات وسەلام کە پوختەیەکی زۆر کورتەیە دەربارەی مێژووی ژیانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کە بابەتێکە لە بابەتەکانی قۆناغی یەکەمی خوێندنی پەیمانگای ئیبن تەیمیە. ئینشاءالله ئەمڕۆ ئەم دەرسی سێمە خوێنین کە لە باسی دانوستانی قوڕەیش و ئەبوو تالیبەوە دەست پێکەین بە پشتیوانی خوای گەورە. دوای باسمان کرد سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام، نەسەبی پیرۆزی و لەدایکبوونی هەروەها گەورەبوونی، گەیشتینە ئەوەی کە هاتینە سەر ئەوەی کە وتمان قوڕەیش هەرچەندە کرد ئەوەی پێ قبوڵ ناکرا کە یەکێک لە پیاوانی ئاوا لێی هەڵگەڕێتەوە و باس لە عەیب و عاری خواکانیان بکە بە دەردی خۆیانیان وت و هەروەها خۆشیان بە گەلۆر و گەمبۆڵ و هێڕ بناسێنە کە گوایە ئەقڵیان بەشت ناشکێ، بۆیە ئەم بەردانیان داتاشی و ئای پەرستن. بۆیە هەموو کۆبوونەوە و دەستەیەک لە پیاو ماقوڵانی خۆیان هەڵبژارد کە بچنە لای ئەبوو تالیب ئیمامی پێغەمبەر صلى الله عليه وسلم و قسە و باس و دانوسانێکی لەگەڵا بکەن. بەو هیوایی لەسەر شتێک ڕێکەون چوونە لای و پێیان و دوتیان محەممەدی برازاد لەو بانگەوازەی مەنعکە، با ئەوەندەی تر قسە بە خواکانمان نەڵێ، بابوو باپیرانمان سووک نەکە. ئەبوو تالیبیش ناردی بە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم و داوای لێکرد کە ئەو داوای قوڕەش قبوڵ کە، مادامانە کە سوکاری خۆیەتی و داواکەن کە لەم بانگەوازە بوەستێ. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە توندی خودی عەقیدەکە و بە عەزمی پێغەمبەرێتی خۆی عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام بە فەرمایشتێکی شیرین وەڵامی مامی دایە و فەرمووی: يا عم والله لو وضعوا الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الأمر حتى ما تركته حتى يظهر الله أو أهلك فيه ما تركته. يعني بمعنى شيء آوا أرسلنا الباني رحمة خوای لێ بێ فەرمێ ضعیفە، بەڵام بە شێوەیەکی گشتی مەشهورە لە کتێبی سیرەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی: وەڵڵاهی مامی بەڕێزم، ئەگەر ئەوانە کە ئەڵێن سەرۆت و سامانە خەینە بەردەست و گەورەت دەکەین وەتکەین بە سەروەر و سەرکردەی خۆمان و ئەوانە، وەڵڵاهی ئەگەر خۆر داگرن بیخەنە دەستی ڕاستم و مانگ داگرن بیخەنە دەستی چەپم بۆ ئەوی واز لەم ئیشە بێنم، لەم دینە بێنم، وەڵڵاهی وازی لێ ناهێنم و بەجێی ناهێڵم و بەردەوامیشە بم لەسەری هەتا خوای گەورە سەریەخە، یا لە پێناوی ئەڕۆم و سرم دانێ. لەگەڵ ئەم هەڵوێستە ڕەسەن و عەقایدیەشە قوڕەیش هەر لە ئەبوو تالیب هیوا بڕاو نەبوو. ئەم جارەیان عومارەی کوڕی مغیرەیان کە قۆسترین لاوی مەککە بوو لەگەڵ خۆیان هێنا و چوونەوە لای ئەبوو تالیب جارێککە پێیان وتیان: یا ئەبوو تالیب، ئەمە عومارەیە کە جوانترین لاوی قوڕەیشە، بۆمان هێناویت، بیکە بە کوڕی خۆت و برازاکەتمان بدرێ، پیاوێک بە پیاوێک. ئەبوو تالیب ئاوا وەڵامی دانەوتی: هەی نەفرین لە مامەڵەیوە، کوڕەکەی خۆتانمە دەنێ بۆتانی بەخێوکەم، منیش کوڕەکەی خۆمتان بدەمە بیکوژن، بەخوا قەسەم ئەمە هەر ناکەم. اینجا کە دانوسانەکەی قوڕێش سەرکەوتوو نەبوو، ئەوەندەی تر بە خەشمقی ناچوون، کەوتنەوە وێزەی مسلمانەکان، بە تایبەتی مستەزعەفەکان زۆرتر ئەشکەنجیاندان و ناسۆری زۆریان کردن بە گەروە. هەر تیرە و هۆزێک سزادانی کوڕە مسلمانەکەی خۆی پێسپێرا، بە هەمووشیان بەسەر مستەزعەفەکانی ترە. ئەبوو هەر تیرێک ئەو ئەندامانەی خۆی کە مسلمان بوون بە هەر شێوەیەک بێ کاریگەریان لەسەر دروستکەن وا ئەشکەنجیان بدەن تا لە ئیسلام ژێوانیانەکەنەوە، یان وایان لێکەن لە پێغەمبەریان دابڕن بە عەقڵی خۆیان. لەم لاشەوە ئەبوو بەکری سەدیق خوا لێ ڕازی بێ یەک کۆی لە مسلمانەکانی لە خاوەنەکانیانە کڕیەوە و ئازادیەکردن، بە تایبەتی ئەوانەی کە زۆرتر خرابوونە ژێر ناسۆر و ئەشکەنجەوە، وەکو بیلالی حەبەشی، بیلالی کوڕی ڕەباح، خەبابی کوڕی ئەرەت، سوهەیبی ڕۆمی، عەماری کوڕی یاسر و خانەوادەکەی. بەناوبانگترین و دڵڕەقترین کەسانێکیش کە بەرپرسی مەیدانی ئەشکەنجەکەیان بوون ئەبوو جەهل بوو کە خۆی ناوی حەکەمی کوڕی هیشامە یان ئەلحەکەمی کوڕی هیشام، هەروەها ئەبوو لەهەب کە خۆی ناوی عەبدولعیزایە، و وەلیدی کوڕی مغیرە و ئەنەضری کوڕی حارث و عوقبەی کوڕی ئەبوو معەیط بوون. ئەوانە هەمووی زۆر درڕندە بوون و بەردەوام ئەشکەنجەی ئەو مسلمانە مستەزعەفانەیانەدا.
ئەشکەنجە لەسەر مسلمانان زیادی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیەتوانی پارێزگاریان لێ بکە بۆیە بیری لە کۆچکردن کردەوە ڕێی پێدان کۆچ بکەن بۆ حەبەشە پێی فەرموون حەبەشە پاشایەکیان هەیە کەس زوڵمی لای ئەو لێ ناکرێت فەرمایشیشی پێ فەرموون و کە بچنە ئەوێ ئەنجا فەرمانی پێدان کە لەوێ بمێنەوە تاکو خوای گەورە دەرویەکی خێر لە مسلمانانە کاتەوە ئەو کاتە بگەڕێنەوە ئیتر 12 پیا و 4 ژن بوون ئەو کۆمەڵیان ڕۆیشت عوسمانی کوڕی عەفان و خێزانەکەی کە ڕوقەی کچی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام هەروەها زوبەیری کوڕی عەوام کە یەکێکە لە عەشەرەی مبەشەرە و عەبدوڕەحمانی کوڕی عەوف هەروەها عوسمانی کوڕی مەظعون عەبدوڵای کوڕی مەسعود کە ئەویش مستەضعەفێ بوو ئەبوو سەلەمە مێردی سەلەمە ئەمانە هەموویان ڕۆیشتن و کۆچیان کرد بۆ حەبەشە ئەمە کە کۆچی یەکەمی مسلمانان بوو بۆ حەبەشە لە مانگی ڕەجەبی ساڵی پێنجەمی پێغەمبەرێتیەکەیە بوو یعنی پێنجەم ساڵیان بوو کە ئیتر دوای ئاشکرابوونیان ئەو هەموو ئەشکەنجیان کەوتووە سەر و ئەم هیجرەتە ڕوویدا بۆ شوێنێک کە دارولئەمانە بێ بۆیە ئەو کاتەکەمان لە حەبەشە بوون هەواڵیان پێگەیشت کە خەڵکی مەکە مسلمان بوون و قڕیش وازی لە ئازاردانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و مسلمانانی تر هێناوە ئەمانیش بە دڵخۆشیەوە گەڕانەوە ئەو زەمانەش ئەو متیساڵاتە نەبووە لەو کاتانە خەبەرەکەم جەڕەت بەوان گەیشت و بڵاو بووە ئیترەمانیش هەموو گەڕانەوە کە گەیشتنەوە مەکە بینیان ئازار و ئەشکەنجەی قڕش زۆر لەو سات تونتر بوو زۆر سەختتر بوو دوژمنایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هی خودی پێغەمبەرەکەن زۆر لەو سات سەختتریشێکن ئیتر هەندێکیان دیسان بە ناچاری گەڕانەوە بۆ حەبەشە و هەندێکی تریان کەسانی خزمناسیایی خۆیان دەستکەوت و داڵدەیان دان و ئیتر ئەمان بە ئەمانەوە لە شوێنی خۆیان مانەوە بەو شێوەیە زۆری نەبردەوانەی لە حەبەشە گەڕابوونەوە زیاتر کەوتنەوە ژێر ئەشکەنجە و ئیهانە و چۆرەوەریەکی ترەوە دیسان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی پێدانەوە کە کۆچ بکەنەوە بۆ حەبەش ئەم جاران زیاتر ڕۆیشت ئەوانەی کە کۆن بوون بە دەلیلی ئەوانەی تر کە مسلمان بوون و مستەضعەف کەوتبوون 83 پیا و 19 ژن بوون ئەم جارەکە ڕۆیشتنەوە بۆ حەبەش دیسان ژیانیان لە حەبەشە بوو دیسان بیستیانەوە وتیان وەڵا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچی کردەوە بۆ مەدینە ئیتر 33 پیا و 8 ژنیان لە حەبەشەوە یەکسەر کۆچیان کرد و هاتنەوە بۆ مەدینە هەندێکیان فرای غەزای بەدریش کەوت ئەوانی تر هەر لە حەبەشەمانەوە تا ساڵی حەوتەمی کۆچی کە خەیبەر ئازاد کرا ئەوانش گەڕانەوە مەدینە و جەعفەری کوڕی ئەبوو تالیب ئەمیریان بوو لەگەڵیانە بوو ئەوش گەڕایەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر خۆشحاڵ قڕیش کە ئەیبیزوە مسلمانان ڕاکردوەکان کە لەبەردەستی خۆیان هەڵاتون و ڕوویان لە حەبەشە کردووە و لەوێ لە ئەمانان و حەواوەن زۆر ناڕەحەتە بوون ئەمجارە هاتن عەمری کوڕی عاس و عەبدوڵای کوڕی ڕەبیعەیان بە دیاری و خەڵاتێکی زۆرەوە نارد بۆ لای نەجاشی مەلیکی حەبەشە دیاری و خەڵاتەکانیان بۆ بەطریق و قەشەی دەور و پشتی نەجاشی برد و وەکو بەرتیلێک وەکو دڵ نەرمکردنێکیان و کە تەئسیر بکەنە سەر نەجاشی و داوای گەڕانەوەی مسلمانەکانیان بۆ بکەن بە بەهانەی ئەوە کە بە سەلامەتی و ئەمانیان جێڕنەوە دەست خزمەکانیان و خەمیان نەبێ هەروکو ئێستا و حاکمە تاغوتانە لە وڵاتانی ئەوروپا داواکەن کە مسلمانە پەناهێندەکان بگەڕێنەوە بۆی بەڵام نەجاشی نەیدان و پێیوتن جارە با گوێ لە قسەیان بگرم زانم خۆیان ئەڵێن چی کە هێنانن نەجاشی پرسیاری دینەکەی لێکردن جەعفەری کوڕی ئەبوو تالیب بۆی ڕوونکردنەوە کە چۆن پێش پێغەمبەرەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەهلی جاهیلیەت بوون و ئیسلامیان بۆ هاتووە بەڕاستی ڕزگاری کردوون جەعفەر فەرمووی ئێمە خەڵکێکی جاهیلی بووین بتمانە پەرست تۆپی و مردارە و بوومانە خوارد داوێن پیسی و خراپەکاری پیشەمان بوو سیلەی ڕوحممان پساندە بوو خزمەتیمان لەبەرچاو نەبوو بۆ دراوسێ خراپ بووین تا خوای گەورە لەناو خۆمان پێغەمبەرێکی بۆ هەڵبژاردین ڕەچەڵێکی بابوو با پیرانیان ناسین ڕازگۆیی و دەستپاکیەکەیمان لا ئاشکرایە ئیترە و تەشریفی هێنا و ئێمەی بۆ یەکخواپەرستی بانگ کرد فەرمانی نوێژی پێکردین ئێمەش بەڕاستمان زانی و باوەڕمان پێی هێنا لەبەر مەزل هێزەکانی قەومەکەمان کەوتنە دەستدرێژی کردنە سەرمان طبعا نوێژی ئەو سەردەمە هەر عیبادەتەکان و ئەورادەکان بوو ورد بوو بەس پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆیەی کرد و فەرز نەبوو بۆ هێشتا هەروەها جەعفەر لە ویستیان ئەمانە لە دینەکەمان پاشگەزمان بکەنەوە کە ئازار و ئەشکەنجەیان زیادی کرد لە سەرمان هەڵاتین بۆ وڵاتەکەی جەنابتان و پەنای کەسی تری غەیری جەنابتمان پێ قبوڵ نەبوو
ومێدیشمان هەر ئەوە بوو کە لای جەنابتان زوڵممان لێ نەکرێ. اینجا چەند ئاەتێکی سوورەتی مەریەمی بۆ خوێندنەوە. نەجاشی گریا وتی ئەم قسانەوە ئەوەی کە عیسا هێناونی هەر لە یەک جێوە سەر چاویان گرت و لە یەک شوێنەکەەوە هەڵقوڵاو. اینجا هەموو دیاری خەڵاتەکانیشی کۆ کردو دایەوە دەست دوونێراوەکەی قوڕێش و پێیوتن بگەڕێنەوە بەخوا قەسەم هەتا هەتایە تەسلیمتانین ناکەمەوە.